سەرباری دەیان کارەسات و مەینەتی تا ئێستا لۆبی کوردی ڕێک نەخراوە و نەیتوانیوە کاریگەری لەسەر ناوەندەکانی بڕیاری جیهان هەبێت. ئەنجومەنی یاساییشی هەرێم ڕایگەیاند چەکدارانی داعش دوێنێ جارێکی تر هێرشی کیمیاویان کردوتە سەر پێشمەرگە و ئەمەش هەشتەم هێرشیانە. هەڵبژاردنەکانی پەرلەمان و ئەنجومەنی شارەزایانی ئێران دوای 5 جار درێژکردنەوە کۆتایی هات. ئاگربەس لە سووریا دەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەمریکا و رووسیا و لایەنە بەشداربووەکانیش پابەندبوونی خۆیان ڕاگەیاند. This is NRT News. جارێکی تر سڵاوتان لێبێت. ئاژانسی ڕۆیتەرز راپۆرتێکی لەسەر بۆری هەناردەکردنی نێوتێریمی کوردستان بۆ بەندەری جیهانی تورکی بڵاو کردەوە و هیچ ئاماژەیەکی بە تەقانەوەی بۆرێکە نەداوە. لە سەر دەستپێکردنەوەی هەناردەکردن سەرچاوەیەکی کەشتیوانی و 3 سەرچاوەی کەرتی نەوتی تورکیا بە ئاژانسی ڕۆیتەرزیان ڕاگەیاند پێناچێت هەناردەکردنی نێوتێریمی کوردستان بۆ بەندەری جیهان تا 2 هەفتەی دیکە دەست پێ بکاتەوە. وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە چوارچێوەی چاکسازیەکاندا هەیکەلی ئیداری دام و دەستگا حکوومیەکان دادەڕێژنەوە و کەم دەکرێنەوە. سەفین دزەیی بە ماڵپەڕی فەرمی حکوومەتی هەرێمی ڕاگەیاندووە کەمکردنەوەی وەزارەتەکان پێویستی بە یاسای نوێ دەبێت و ئەنجومەنی وەزیران بڕیار و پێشنیازەکانی وەک پڕۆژە یاسا پێشکەش بە پەرلەمانی کوردستان دەکات بۆ پەسەندکردنی. ئاماژەی بۆشدا پێویستە کاری جددی بکەن بۆ کەمکردنەوە و کاراترکردنی وەزارەتەکان و ڕێوشێنی نوێ بگرنە بەر بۆ کەمکردنەوەی ڕۆتین لە دامەزراوە حکوومیەکاندا. ڕاشی گەیان پرۆژەی چاکسازی چەندین تەوەر لە خۆ دەگرێت لەوانە چاکسازی لە سیستمی دارایی و ئابووری و چاکسازی لە سیستمی بەڕێوەبردننی حکوومەت و داڕشتنەوەی هەیکەلی ئیداری دام و دەستگا گشتەکاندا. ئەوکات نێچیروان ئەحمەد سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند پرۆژەیەکی چاکسازی ئامادە کردووە و تێیدا پێشنیاز کراوە ژمارەی وەزارەتەکان و بەڕێوەبەراتیەکانی حکوومەت کەم بکرێنەوە. دوای 5 جار درێژکردنەوەی ماوەی دەنگدان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمان و ئەنجومەنی شارەزایانی ئێران کۆتایی هات. بەرپرسانی ئێران دەڵێن درێژکردنەوەی ماوەی دەنگدان بەهۆی زۆری بەشداریکردنی هاوڵاتیان بووە لە دەنگدانەکەدا. ئاژانسەکانی هەواڵی ئێرانیش بڵاویان کردەوە ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە 150 تێپەڕاندووە و ڕێژەکەش لە بەرزبوونەوەدایە، بەڵام تا ئێستا بە فەرمی ئەو زانیاریانە پشتڕاست نەکرابنەتەوە. ئەوکات عەبدوڕەزا ڕەحمانی وەزیری ناوخۆی ئێران ڕایگەیاند ئەنجامی سەرەتایی هەڵبژاردنەکان نیوەڕۆی ڕۆژی شەممە ئاشکرا دەکرێن. لە ئێران گروپ و ڕەوتی سیاسی جۆراوجۆر هەن، هەر کامیان ئامانجی جیاوازیشیان هەیە، بەڵام لە هەڵبژاردننی ئەمجارەدا زۆربەی ڕەوتە جیاوازەکان لە ڕیفۆرمخواز و میانڕەوەکان لە ناوخۆی ئێرانەوە بگرە تا دەگاتە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی دەرەوەی ئێران. یەک ئامانجی هاوبەشیان هەیە، ئەویش پاشەکشەکردنە بە ڕەوتی محافزکار. حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران زیاتر لە هەر کەسێکی دیکە چاوەڕوانی ئەنجامی هەڵبژاردنە پەرلەمانەکەی ئەم جارەی ئێرانە بۆ پێی کاندیدەکان بەسەر دوو بەرەی نێرانی حکومەتەکەی و لایەنگرانیدا دابەش بوون. پەرلەمانی ئێستا پەرلەمانێک نییە بەدڵی ڕۆحانی بێ و لە 2 ساڵی ڕابردوودا کێشەی زۆری بۆ حکومەتەکەی دروست کردووە لە هەڕەشەی متمانە سەندنەوە لە وەزیرە دیارەکانەوە تا دەگاتە هەڕەشەی ڕەتکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمەکەی ئێران لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا. ڕۆحانی لە ئێستادا دەیەوێت پێکاتی پەرلەمانی داهاتوو بە جۆرێک بێت کە کەمترین کێشە بۆ حکومەتەکەی دروست بکات. لە ئێران گروپی سیاسی جۆراوجۆر هەن کە بەگشتی بەسەر 4 ڕەوتی سیاسیدا دابەش بوون. گروپی یەکەم ڕەوتی محافزکارەکان، ئەم ڕەوتە کە تونڕەوەکانیشیان پێدەوترێت خۆی لە چەند گروپێکی جیاواز پێکاتوە و لایەنگری سیاسەتەکانی عەلی خامنەیی ڕێبەری ئێرانن. لە 37 ساڵی ڕابردوودا زۆرترین ڕۆڵیان لە سیاسەتی ئێراندا هەبووە و
گرنگترین دامەزراوە سیاسی و سەربازیەکانی ئێرانیان بەدەستەوەیە، هەر بۆیە لەلایەن نایارەکانیانەوە بە پاوەندخوازی تۆمەتبار دەکرێن. جگە لە خولی شەشەم نەبێت لە هەموو خولەکانی دیکەی پەرلەماندا ئەم گروپە زۆری نەبوون. لە 2 ساڵی ڕابردووشدا کێشەی زۆریان بۆ حکومەتەکەی حەسەن ڕۆحانی دروست کردووە. زۆربەی کاندیدەکانی ئەم جاری پەرلەمانیش سەر بەم ڕەوتەن، بە جۆرێک کە لە زۆربەی بازنەکانی هەڵبژاردندا بۆ هەر کورسیەک چەندین کاندیدیان هەیە. گروپی دووەم ڕەوتی میانڕەو. زۆربەی کەسە دیارەکانی ئەم ڕەوتە پێشتر خۆیان لە ڕەوتی محافزکارەکاندا بوون. ڕەوتی میانڕەو پشگیری لە سیاسەتەکانی حەسەن ڕۆحانی و هاشمی ڕەفسنجانی دەکەن. خوازیاری ئەوەن ئێران لە سیاسەتی دەرەوەدا بەڕووی ڕۆژاوا وڵاتانی عەرەبیدا بکرێتەوە، لە ناوخۆشدا زیاتر گرنگی بە بواری ئابووری دەدەن. گروپی سێم ڕەوتی ریفۆرم خوازەکان. ئەم ڕەوتە لە ساڵ 1997دا سەریان هەڵدا و لە یەکەم دەرکەوتنیاندا توانیان بە بەدەستێنانی نزیکەی 80% دەنگەکان بە سەرۆکایەتی محەممەد خاتەمی حکوومەت بەدەستەوە بگرن و 2 ساڵ دواتریش توانیان زۆرینەی کورسەکانی پەرلەمان مسۆگەر بکەن. بەڵام لە ساڵی 2004ەوە ئەم ڕەوتە بە تەواوی پەراوێز خراون، کەسە دیارەکانی ڕەوتەکە لە ڕووی سیاسیەوە سزادراون و ڕێگەیان پێنادرێت چالاکی سیاسی ئەنجام بدەن. لە ماڵبژاردنەشدا زۆربەی کاندیدا ریفۆرم خوازەکان لەلایەن ئەنجومەنی چاودێری دەستورە دوور خراونەتەوە. تەنها ڕێگە بە 30 کەسیاندرا بەشداری لە هەڵبژاردنەکەدا بکەن، بەڵام دواتر ریفۆرم خوازەکان ناچار بوون پشگیری لە کاندیدە میانڕەوەکانی لە ئەنگری حەسەن ڕۆحانی بکەن. گروپی چوارەمیش گروپی ئۆپۆسیۆنی دەرەوەی وڵاتە کە دەیان حیزب و ڕێکخراو لە خۆ دەگرێت. ئەم حیزب و گروپانە لە 37 ساڵی ڕابردوودا ڕێگەیان پێنەدراوە بەشداری لە هیچ هەڵبژاردنێکدا بکەن. لە ئێستادا بۆچوونی جیاواز لە ناو ئۆپۆسیۆندا دروست بووە. زۆربیان خوازیارن هەڵبژاردنەکان بایکۆت بکەن و هەندێکیشیان پێیان وایە بۆ پاشەکشێکردن بە محافزکارەکان باشترە دەنگ بە کاندیدە ریفۆرم خواز و میانڕەوەکان بدرێت. لە مەڵبژاردنەدا ئەوەی جێی سەرنجە جۆرێک لە هاوپەیمانی نافەرمی لە نێوان میانڕەوەکان و ریفۆرم خوازەکان و بەشێک لە ئۆپۆسیۆنی دەرەوەی وڵات دروست بووە کە تەنها یەک ئامانجی هاوبەشیانەیە، ئەویش پاشەکشێکردنە بە محافزکارەکان. ئامانجێک کە بە بۆچوونی بەشێک لە چاودێران بەدیێنانی کارێکی ئەستەمە بۆ پێی کاندیدە بەهێزەکانی گروپی میانڕەو و ریفۆرم خوازەکان لەلایەن ئەنجومەنی چاودێری دەستورەوە دوور خراونەتەوە. جگەلەوەش لە بەشێکی بەرچاوی باسنەکانی هەڵبژاردندا ڕێگەیان بە بەشداریکردنی هیچ کاندیدێکی میانڕەو یان ریفۆرم خواز نەداوە. بەڵام لەم نێوەندەدا حەسەن ڕۆحانی هیوادارە ریفۆرم خواز و میانڕەوەکان بتوانن ڕێژەیەکی بەرچاوی کورسەکان ببەنەوە، تەنانەت ئەگەر نەشتوانن زۆرینەی پەرلەمانی مسۆگەر بکەن. سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئێران دواتر دیارە ڕای ئەمریکا دەزانین هەڵوێستی ئەمریکا لەبارەی هەڵبژاردنەکانەوە لە ڕێگەی هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی نارتی لە واشنگتن، بەڵام بەر لەوەی بچمە لای هونەر ڕاستەخۆ دەچینە جنێف بۆ گواستنەوەی وتاری ستیڤان دیمەستۆران نێردەی تایبەتی نەتەوەیەکگرتوەکان بۆ دۆخی سووریا. For the early and credible resumption of intra-Syrian talks. چەند هەلێک هەم لە بەردەماندا بۆ پرۆسەی ئاشتی لە سووریا و هاوکاری مرۆییش دەگەێنرێتە سووریا. Based on consultation with the Secretary General and hopefully with your own approval, the talks, the intra-Syrian talks, on Monday, the 7th of March, with the same representatives of the Syrian government and opposition, as well as groups of individuals associated with the Moscow and Cairo meetings. As I told the parties from the onset of talks on the 29th of January, the agenda remains exactly the same. It's based on Resolution 2254, which aimed for a comprehensive political settlement through negotiations on a political transition process pursuant to the Geneva Communique. It is my intention, therefore, to focus on the core issues defined by you in this Resolution 2254. Securing agreements on a credible, inclusive, non-sectarian governance, a schedule and a process for drafting a new constitution, and elements and schedule for holding of fair, free, parliamentary and presidential elections on the basis of a new constitution. We need to build on the momentum which has emerged since Munich to help you reach agreements on these matters
within the shortest time possible. I وهەوڵە count دێن لە on the ماوەیەکی کورتدا ISSG, but بگەینە also on the ڕێکەوتن Security لەسەرەوە. Council to ensure that the parties come to Geneva again, ready this time to engage and stay engaged هەوڵە on دێن the لە substantive لە issues. گفتوگۆی جنێڤدا لەم I جارەدا hope that بکەینە the resolution ڕێکەوتنێک. that you may be adopting soon is a good هیوادارم signal in کە this direction. دەرەنجامی While the باشی هەبێت. primary focus of the talks is on governance, I also intend to ensure pressing issues or confidence-building aspects that matters most to the Syrian people to continue to be addressed, including the release of any arbitrarily detained people, among which women and children and people who have been kept hostages. I'm also bound by the resolution 2254 to ensure that the participation of the broader spectrum of Syrians. As I mentioned in my last briefing, in addition to representatives of the government and opposition, I have consulted and will continue to consult civil society and women, Syrian women. They are a remarkable contribution and they need to be a remarkable contribution to our work. ئافرەتان و منداڵان بەشێکی گرنگ دەبن لە ڕێکەوتنەکاندا لە باسکردنەکان لە گفتوگۆماندا. Which is a platform aimed at facilitating the participation of civil society organizations here in Geneva, and the Syrian Women's Advisory Board have continued their preparation. They will continue doing so and help me to do my job. Furthermore, UN Women, which has worked closely with us over the recent months, has seconded a gender advisor to my office to support both my work and that of the Women's Advisory Board. In conclusion, Mr. President, distinguished members of the Council, we have so far together maintained the ISSG momentum. It now needs to be sustained. Both task forces are making progress. Let's admit it. Not enough, but progress. And that would have been unimaginable already just 2 months ago. The outcomes from both are first good steps, but the first step towards sustained and unimpeded access route out Syria in the terms of humanitarian aid, and a first step towards a more durable, nationwide, hopefully, ceasefire. I cannot overemphasize how important determined and sustained political will is the good faith implementation of the cessation of hostilities for making this agreement fixed. On humanitarian issues, it is essential not to lose focus. Our position remains clear. All sieges must end. The UN and other humanitarian partners must be granted unhindered and sustainable humanitarian access without preconditions, and civilians must be allowed freedom of movement. The ongoing support of the ISSG and of this Council yourself remains therefore critical. As for the cessation of hostilities, as we hope respected, it will not only create conditions conducive for the resumption of meaningful negotiations, but it will also, above all, send a long-awaited signal of hope to the Syrian people that after 5 years of conflict, there may be an end and a hope of their own ending of the suffering. These are all sentiments reinforced by ISSG members in today's meeting and just endorsed, I hope, by your own Security Council once approved. On all these aspects, the UN is ready and there to support. The Secretary General has confirmed it, and I do it on his behalf again. All should do their share. We will do ours. Critical fault lines are being addressed now, carefully and cautiously, be it in which the group participate in the cessation of hostilities, or which areas are accessed and how and which priority basis. This will remain a complicated, painstaking process, but we should not give up since nothing is impossible, especially at this moment. Going forward, I will continue to heavily count on the ISSG to resolve any possible ambiguities related to the talks
as they arise and will keep you fully informed on progress like I've done before. Resolution 2254 was a ray of hope, a moment that still continues of hope. It expressed unanimously the international community grave concern at the continued suffering of the Syrians, the persistent and brutal violence, and the perverse impact of terrorism and violent extremist ideology. We are now at the crossroads, and we have the possibility to turn the page in the Syrian conflict after almost 6 years of one of the bloodiest conflicts in recent years. It is potentially a historic junction to bring an end to the killing and destruction and to start a new life or a new hope for the Syrians. Thank you very much. بەڵێزان ئەوە وتاری ستیڤان دیمەستۆرا بوو کە نێردەی تایبەتی نەتەوەی گرتوەکانە بۆ دۆخی سووریا. ڕاستەوخۆ دەچمەوە لای هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی ناوتی لە واشنتن سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئێران. هونەر تا چەند هەڵبژاردنەکانی ئێران بوونە جێی باس لە ئەمریکا؟ بەڵێ سلااوتان لێبێ هەڵبژاردنە پەرلەمانێکی ئێران و هەروەها هەڵبژاردننی ئەنجومەنی پسپۆڕان لێرە لە میدیاکانی ئەمریکا گرنگیکی زۆری پێدەدا لەبەر ئەوەی ئەم هەڵبژاردنە بە یەکەم هەڵبژاردن دادەندرێت دوای ئیمزاکردنی ڕێکەوتنامەی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و هەروەها ئێراندا. لێرە بە شێوەیەکی گرنگ باسی دەکەن لەبەرەوەی ڕاستەوخۆ پەیوەندی بە ئایندەی ئەو ڕێکەوتنامەوە هەیە کە پێش چەند مانگێک ئیمزا کراوە. بەگشتی خەڵکی ویلایەتە یەکگرتووەکان لەسەر خودی پرۆسەکە گومانێکی زۆریان هەیە، بە تایبەتی لەو کاتێک کە ئەنجومەنی چاودێری دەستور کە هەستان بە دوورخستنەوەی کۆمەڵێک لە ئەندامانی ڕیفۆرم خوازەکان لەبەرەوە پێیان وانی ئەمە پرۆسەیەکی شەفافە و پێیان وایە کە لە ئێستادا هیچ شەفافێتێک نییە و هەروەها هیچ مافێکی خۆ هەڵبژاردن بۆ ئەوانەی کە ڕای جیاوازیان هەیە لەگەڵ محافظکارەکاندا هەبێت. وەکو پێشتر ئاماژەم پێکرد میدیاکانی ئەمریکا زۆر بە گرنگی باسی دەکەن وەکو چۆن هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ئێران گرنگی هەیە بە تایبەتی ئەوەی کە پێیوەست بێ بە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەەوە بە هەمان شێوەش هەڵبژاردننی پەرلەمانی لە ئێران گرنگیشی زۆری هەیە لەبەر ئەوەی ڕوحانی بەڕاستی بۆ تەرمی دووەم کە بەتەمایە خۆی هەڵبژێرێتەوە ئایندەی ڕوحانی ڕەنگە پێیوەست بێ بە هەڵبژاردنەوە و هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هیواخوازە کە باڵی ڕیفۆرم خوازەکان ئەگەر کەمینەش بن لە پەرلەمان کە کەمینەیەشی بەهێز بن بۆی بتوانن کاریگەری خۆیان لەسەر ڕێکەوتنامەکە هەبێت و ڕێزگرتنی خۆیان لە تەرمی دووەمی ڕوحانیش دووپات بکەنەوە بۆ ڕێکەوتنامەکە. بەڵێ لە میدیاکاندا چۆن باس لە هەڵبژاردنەکان دەکرێت بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە ڕەخنەکانەوە لەم پرۆسەیە؟ بەڵێ میدیاکانی ئەمریکا بە گرنگی باسی هەڵبژاردنە دەکەن وەکو پێشتر ئاماژەم پێکرد، بەڵام پێیان وانی ئەمە گۆڕانکاریی گەورە بۆ سەر پرۆسەی دیموکراتی لە ئێران بهێنێ لەبەر ئەوەی چەندین ڕەخنەیان لەسەر خودی پرۆسەی هەڵبژاردنەکە هەیە. وەکو پێشتر ئاماژەم پێکرد دوورخستنەوەی باڵی ڕیفۆرم خوازان بە بیانووی جیاواز لە هەڵبژاردن، هەروەها نەبوونی شەفافێتی پێویست لە جاکردنەوەی دەنگەکان و هەروەها خودی پرۆسی هەڵبژاردنەکە بە شێوەیەکی گشتی. بەڵام ڕۆژاوا و هەروەها ویلایەتە یەکگرتووەکان هیواخوازن کە بتوانن کە ئێران بتوانێت لانیکەم ڕێز لەو ڕێکەوتنامە ئەتۆمیە بگرێت کە پێشووتر لە چەند مانگی پێشووتردا ئیمزای کردووە. لەبەرەوەی بارودۆخی ئابووری ئێران کاتێکی فشاری گەورەوە بە دەست ڕۆژ ئاواوە بۆ ملکەشکردنی ئێران بۆ ڕێزگرتن لەم ڕێکەوتنامەیە. لەبەرەوە ویلایەتە یەکگرتووەکان هیواخوازە کە ئەوەی کە دێتە ناو پەرلەمانی ئێرانەوە کاریگەریشی نێگەتیڤی وا لەسەر ئەجێندای ڕێکەوتنەکە نەکات بەوەی کە دیسانەوە ڕێکەوتنەکە هەڵبۆشێتەوە. ئەوەی کە پەیوەندی هەیە بە ڕێکەوتنەکەەوە، ینی تا چەند لەناو ئەمریکادا باس لەوە کراوە کە ئەنجامی هەڵبژاردنەکان کاریگەری دەبێت لەسەر ڕێکەوتنەکە لەسەر ڕێکەوتنی ئێران لەگەڵ وڵاتانی پێنج کۆی یەک؟ بەڵێ لەبەر ئەوەی ئەم هەڵبژاردنە یەکەم هەڵبژاردنە دوای ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنە، لەبەرەوە خەڵکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێیان وایە ئەگەر هاتوو باڵی محافظکارەکان دیسانەوە بە زۆری نەچوونەوە ناو پەرلەمانی ئێرانەوە، دیارە ئەم باڵە بە باڵی دژە ڕوحانی بەناوبانگن،
خەڵکی ئێرە نیگەرانی هەیە لە چوونە دەسەڵاتی ئەم باڵەوە بەوەی کە کاریگەریەکی نێگەتیڤ لەسەر ئەو ڕێککەوتنامەیە دابنێن لەبەر ئەوە پێیان وایە کە چۆنێک بێت باڵی ڕوحانی ئەبێت هێزەکانی خۆی کۆ بکاتەوە لە ناو پەرلەمانی ئێران بۆی کە بتوانن کاریگەریشی پۆزیتیڤی وا لەسەر ئێران لەسەر باڵەکەی تر دابنێن کە نەبێت هۆی هەڵوەشانەوەی ئەو ڕێککەوتنامەیە لەبەروی بارودۆخی ئابووری ئێران وای کردبوو کە ئێران ملکەج بێ بۆ ئیمزاکردنی ئەم ڕێککەوتنامەیە هەرچەنە ڕوحانی بەبێ ئاگداری ڕابەری ئیسلامی گشتی ناتوانێت ئەمە بکات بەڵام ڕابەری باڵای ئیسلامیش لەو بارودۆخە ناوخۆیی ئێران ئاگدار بۆ بۆهی بیئیشی و هەروەها بارودۆخیشی ئابووری خورس ئەمە وای کردووە کە ئێران ملکەج بێ بۆ ئیمزاکردنی ئەم ڕێککەوتنامەیە بەڵام ئەگەر بڕوای خەڵکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەروەها ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی ئەگەر باڵی محافزکارەکان بە شێوەیەکی زۆرینە بڕۆنەوە ناو پەرلەمان ئەگەری هەڵوەشانەوەی ئەم ڕێککەوتنامە ئەتۆمیە هەیە ئەگەر بە زۆرینەی ڕەها بچنەوە پەرلەمان جارێکی تر لەبەرەوە نیگەرانیەکان لەو هونەر ئەوەی کە پەیوەندی هەیە بە ڕێژەی بەشداریکردن لە پرۆسەکە 5 جار درێژکردنەوەی پرۆسەکە بەگشتی لەناو ئەمریکادا ئەمە چۆن باسکرا بەڵێ وەکو پێشتر ئاماژەم پێکرد ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نیگەرانی لەسەر شەفافێتی پرۆسی هەڵبژاردنەکە هەیە ئەوەی کە پەیوەندی هەیە بە پێشهاتەکەەوە خۆی پێشاتی کە 5 جار پرۆسەکە درێژ کرایەوە ئەو ڕێژەیی دەنگدەران کە بەشداریان کردووە بەڵێ دەربارەی درێژکردنەوەی هەڵبژاردنەکە بۆ 5 جار ئەمە خۆی پرسیاری لەسەر شەفافێتی پرۆسەکە داناوە لێرە لەبەرەوە پێیان وایە ویلایەتە ئێران ئەوایە شەفافانەتر مامەڵەی لەگەڵ هەڵبژاردنەکانت کردای ئەو ڕێزی لە دەنگی خەڵکی بگرتایە نەک ئەوەی کە 5 جار ئەم هەڵبژاردنە درێژ بکرێتەوە ئەمە جێگەی نیگەرانی خەڵکی ئێرەیە بە تایبەتی وەکو پێشتر ئاماژەم پێکرد پێیان وانی ئەم هەڵبژاردنە گۆڕانکاریی گەورە بۆ سەر پرۆسی دیموکراتی بهێنێت لە ئێراندا لەبەرەوە هیواخوازن کە ئەوەی دێتە پەرلەمان و هەروەها ئەنجومەنی پسپۆرانەوە کۆمەڵێک زۆرینەی ڕەهای وان نەبن کە بتوانن هیچ مەترسیەک لەسەر هەڵوەشانەوەی ڕێککەوتنامی ئەتۆمی نێوان ئێران و ئەمریکا دروست بکەن باشە لەناو ئەمریکادا چ لایەنێک یان لە حکوومەت ڕێکخراوەکان ینی نیەتێکی هەبوو بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان بۆ پێیکە لە ئێراندا ڕێگەن نادرێت جگە لە سنتەری هەڵبژاردنەکان هیچ لایەنێکی تر چاودێری هەڵبژاردنەکان بکات چاودێری پرۆسەکە بکات وەک خۆشیان ئەمیان ڕاگەیاند بەڵێ وەکو خۆت ئاماژەت پێکرد هیچ لایەنێکی ئەمریکی و هەروەها کەسیشی ئەو تۆ نییە کە بتوانێت چاودێری نزیشی هەڵبژاردنەکانی من پرسیارەکەم لەبارەی ئەوەیە کە ئایا نیەتێک یان داواکاریەک هەبوو بەوەی کە هەڵبژاردنەکان چاودێری بکرێت لەلایەن ئەمریکاوە لەبەرەوەی ویلایەتە یەکگرتووەکان هەتاکو ئێستا هیچ پەیوەندیەکی دیبلۆماسی ڕاستەوخۆی لەگەڵ ئێراندا نیە لەبەر ئەوە ویلایەتە یەکگرتووەکان بە فەرمی داوای لە ئێران نەکردبوو کە چاودێری ئەبریشی لەسەر هەڵبژاردنەکانی ئێران هەبێ بەڵام دەڕێگەی نەتەوە یەکگرتووەکانەوە پێشوەخت وەکو ئاگدارین ویلایەتە یەکگرتووەکان هەروەها چەند ئەندامانی هەمیشەیی نەتەوە یەکگرتووەکان داواکاری ناردنی چەند ڕێکخراوێکی چاودێری بۆ هەڵبژاردنەکانی ئێران کرابوو بەڵام ئەم داواکاری ڕەفز کرابەوە لەبەر ئەوەی کە ئێران هیچ موافقێکی لەسەر ئەمە نەکردبوو ئەمەش بوو پرسیاری گەورەی لەسەر خودی شەفافێتی پرۆسی هەڵبژاردنەکە دروست کردبوو سپاس بۆ هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی NRT لە واشنگتن ئەنجومەنی یاسایشی ڕێمی کوردستان ڕایگەیاند جارێکی تر چەکدارانی داعش بە چەکی کیمیایی هێرشیان کردوتە سەر هێزەکانی پێشمەرگە لە ڕاگەیەندراوێکدا ئەنجومەنی یاسایشی رێم ئاماژەی بۆ داوا هێرشەکە لە محوەری شنگال ئەنجام درراوە کە چەکدارانی داعش بە جۆرە بۆمبێک کە دروستکراوی ناوخۆیە هێرشیان کردوتە سەر هێزەکانی پێشمەرگە ڕاشی گەیاند بەهۆی کاریگەری هێرشەکەوە دەیان پێشمەرگە و هاوڵاتی مەدەنی چارەسەری ڕەشانەوە و هەناسە توندیان بۆ کراوە ئەنجومەنی ئاسایشی هەرێم ئاماژەی بۆش داوە کە لەگەڵ هاوپەیمانان لە هەوڵی بەردەوامدان بۆ لێکۆڵینەوە لە هێرشی دیکەی کیمیایی داعش لە شنگالدا لە ڕاگەندراوەکەدا ئەوەش خراوەتە ڕوو کە ئەوە هەشتەمین هێرشی کیمیایی داعشە لە دژی پێشمەرگە و پلانەکانی ئەو ڕێکخراوەش بەردەوام ئالۆستر دەبێت ئەم هێرشە لە کاتێکدایە پانزەی ئەم مانگەش ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی پشتڕاستی کردەوە کە چەکدارانی داعش لە شەڕێکدا لە ئابی ساڵی ڕابردوو لە باشووری ڕۆژئاوای شاری هەولێر
گازی قەدەغەکراوی خەردەلیان لە دژی هێزەکانی پێشمەرگە بەکارهێناوە و 35 پێشمەرگە بریندار بوون. لۆبیکردن بۆ دروستکردنی کاریگەریە لەسەر حکوومەت و ناوەندەکانی بڕیاردان، بەڵام سەرباری ئەو هەموو مەینەتیانەی کە بەسەر کورددا هاتوون تا ئێستا حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی کورد نەیانتوانیوە تیمێکی لۆبیکردنی ڕێکخرا و دروست بکەن، بە تایبەتی لە وڵاتانەی کە کاریگەریان لەسەر دۆزی کورد هەیە. لۆبیکردن بریتە لە گروپی فشار بۆ دروستکردنی کاریگەری لەسەر حکوومەتەکان و ناوەندەکانی بڕیاردان یان ناوەندەکانی دەرکردنی بڕیار. وشەی لۆبی لە لۆبی هۆتێلەوە هاتووە، ئەو هۆڵی دانیشتنی نهۆمی زەمینی ئۆتێلەکان کاتێک لە سەردەمی یەکەم سەرۆکی ئەمریکادا جۆرج واشنگتن زۆربەی سیاسەکانی ئەمریکا چوونەتەوە هۆتێلەی بەرامبەر کۆشکی سەرۆکایەتی و لە لۆبی هۆتێلەکەدا یەکتریان بینیوە و هەندێک جار سەرۆکی ئەمریکا شەمبینیوە بۆ دروستکردنی فشار و بەدەزێنانی دەنگی پێویست و ڕەزامەندی پێویست لەسەر و دۆسیانەی کە بەلای گروپی فشارەکانەوە گرنگ بووە. لەو کاتەوە تا ئێستا کاری لۆبیکردن لە ئەمریکا بەردەوامە و لە ئێستادا کۆمپانیای تایبەتی لۆبیکردن هەیە کە تەنها کاری لۆبیکردنە بۆ ئەو کەس و لایەنانەی کە داوایان لێ دەکەن و لە بەرامبەر بڕێک پارەدا ڕەزامەندی سیاسیەکانیان بۆ بەدەستدێنن لە بەرژەوەندی و دۆسیانەی کە کەسی داواکار بەلایەوە گرنگە. گروپەکانی فشار کە هەڵدەستن بەکاری لۆبیکردن زۆر کەس و لایەنن، هەندێک جار حیزب یان دەوڵەت یان میلەت یان ڕێکخراو یان تەنانەت کۆمپانیاکانی کەرتی تایبەتن. گروپەکانی فشار لە ڕێی لۆبیکردنەوە کاریگەری دروست دەکەن لەسەر ئەو ناوەندانەی کە بڕیاریان بەدەستە یان یاسا دەردەچوێنن، کە هەندێک جار ئیش دەکەن بۆ سوودی حزبێکی دیاریکرا و کۆکردنەوەی دەنگی پێویست یان دەرچۆندنی یاسایەک لە بەرژەوەندی و کەسولایەنانی کە باسمان کرد، و هەندێک جاریش وڵاتان یان نوێنەرانی نەتەوەیەک کاری لۆبیکردن دەکەن لە وڵاتە زلێزەکان بۆ دروستکردنی کاریگەری لەسەر وڵاتە زلێزانە تاوەکو لە پرسە چارە نووسازەکاندا بڕیار بدەن لە بەرژەوەندی وڵاتەکەیان. دیارترین و بەناوبانگترین و یەکێک لە بەهێزترین لۆبیکردنەکانی دنیا بریتیە لە لۆبیکردنی جوولەکەکان لە دنیادا و بەتایبەت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، هەروەها وڵاتەکانی وەک سعودی و هەندێک وڵاتی تر لە وڵاتانی کەندا و بامان شێوە کار دەکەن لەسەر دروستکردنی گروپی فشار و لۆبیکردن لە ڕۆژئاوادا، بەڵام هێندەی لۆبی جوولەکەکان بەهێز نین. بۆ پێی جوولەکەکان خاوەنداری زۆرێک لە کۆمپانیا گەورەکان دەکەن و لە ڕووی ئابووریەوە زۆر بەهێزن و بەردەوام جوولەکەکان کاری لۆبیکردن دەکەن لە پێناو بەرژەوەندی جوولەکە و هێشتنەوەی دەوڵەتی ئیسرائیل بە بەهێزی. تەنانەت لە زۆربەی حاڵەتەکاندا ناهێڵن هیچ بڕیارێکی مەترسیدار لەلایەن ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتیەوە دەربچێت لە دژی دەوڵەتی ئیسرائیل. یەکێکی تر لەو میلەتانەی کە کاری لۆبیکردن دەکەن لە ڕۆژئاوا ئەرمەنەکانن کە تا ئێستاش سەرباری ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان ئەرمینیا و تورکیا، بەڵام هێشتا لۆبی ئەرمەنەکان بەردەوام کار دەکەن لەسەر بە جینۆساید ناساندنی دۆسی ئەرمەنەکان لەلایەن ئیمپراتۆریەتی عوسمانیەکانەوە کە لە ئێستادا دەوڵەتی تورکیا میراتگیری ئەو ئیمپراتۆریەتەیە و زۆر جار کەمال ئەتاتورک دامەزرێنەری دەوڵەتی تورکیا تۆمەتبار دەکرێت بە ئەنجامدانی ئەو جینۆسایدە کە لەو سەردەمەدا فەرماندەیەکی سوپا بووە کە دوایین کاری لۆبیکردنی ئەرمەنەکان لە فەڕەنسا بوو کە وایان کرد پەرلەمانی فەڕەنسا بە فەرمی وەک یەکەم دەوڵەتی ئەوروپی کۆمەڵکوژی ئەرمەنەکان بە جینۆساید بناسێنێت. بەڵام سەرباری ئەو هەموو مەینەتەی کە بەسەر کورددا هاتووە و سەرباری هاوسۆزی میدیای ئەوروپی و زۆرێک لە سەرکردە ئەوروپیەکان لەگەڵ دۆسەی کووردا، بەڵام تا ئێستا حکومەت هێرەم و سەرکردایەتی سیاسی کورد نەیانتوانیوە تیمێکی لۆبیکردنی ڕێکخراو دروستکەن لە وڵاتانی کە کاریگەریان هەیە لەسەر دۆزی کورد. سەرباریەوەی لە ساڵانی ڕابردوودا پارەیەکی زۆر لە بودجێ هەرێمی کوردستان تەرخان کراوە بۆ مەسەلەی لۆبیکردن. ئیدارەی کوردی و حەزبە کوردەکان نەک نەیانتوانیوە گروپی فشار لە وڵاتانی بیانی دروستکەن بۆ ئەنجامدانی لۆبیکردن بۆ بەرژەوەندی کورد و میلەتی کورد، بەڵکۆم حەزبانە ئەگەر پەیوەندێکی باشیشیان هەبوو بێت لەگەڵ هەر وڵاتێکدا، ئەوە ئەو پەیوەندیان بەکارهێناوە بۆ بەرژەوەندی حەزبەکەیان و لێدان لە حەزبە منافیسەکانیان و شکاندنی حەزبە کوردەکانی دیکە. لەم چەند ساڵی ڕابردوودا بەردەوامیەتی و پارتی لە پێشبڕکێدا بوون بۆ شکاندنی یەکتر لە بەرچاوی ڕۆژاواییەکاندا. لە ئێستاشدا پارتی و گۆڕان ڕۆژانە خەریکی کاری لۆبیکردنن بۆ شکاندنی یەکتر و لێدان لە یاسایی بوون و شەرعیەتی هەریەک لە پۆستەکانی بارزانی و یوسف محەممەد. ئەوەی کە ڕەنگە ببێتە وەڵامی زۆرێک لەو پرسیارانەی کە بۆچی کورد تا ئێستا دەوڵەتی خۆی نەبووە، ئەوە لەم راپۆرتەدا
ڕەنگە وەڵامێکتان دەستکەوت بێت. ئەویژەوەیە تا ئێستا کورد نەک خەریکی لۆبیکردن نیە لە وڵاتانی خاوەندە سەڵات و هێز بۆ بەرژەوەندی کورد، بەڵکو بە پێچەوانەوە خەریکی کاری لۆبیکردنن بۆ سەلماندنی نایاسایی و ناشەرعێتی دام و دەستگاکانی هەرێم. بەشێک لە چاودێران پێیان وایە ئێستا درەنگ نییە بۆ کورد خەباتی لۆبیکردن دەست پێ بکات وەکو هۆکارێکی نوێی مسۆگەرکردنی مافەکانی کورد و پشتیوانی پرسی کورد لەلایەن وڵاتانی زلهێزەوە. دروستکردنی تیمێکی یەکگرتووی لۆبیکردن لە نمونەی کەسانی وەک دکتۆر بەرەم ساڵح و هۆشێر جێباری کە ساڵانێکە لە نزیکەوە لەگەڵ ئیداری ئەمریکی کاریان کردووە و بە بودجەیەکی تایبەت بۆ داکۆچیکردن لە پرسی کوردی و دۆست پەیداکردن. ئەرکێکی نیشتیمانیە کە درەنگیان زوو دەبێت سەرکردایەتی سیاسی کورد بە شێوەیەکی نیشتیمانیانە بڕیاری لێ بدا و بە عەمەلی کاری بۆ بکات. خۆپشاندانی ملیۆنی لە گۆڕەپانی تەحریری بەغدا ئەنجام درا و موقتەدا سەدر هەڕەشەی چوونە ناوچەی سەوزی کرد ئەگەر چاکسازی ڕاستەقینە نەکرێت. هەزاران لە ئەنگری ڕەوتی سەدر لە گۆڕەپانی بەغدا خۆپشاندانیان ئەنجامدا و سەدر لە بەردەم ئاپۆڕای لە ئەنگرانیدا ڕایگەیان پێویستە حەیدەر ئەبادی سەرۆکوەزیرانی عێراق گۆڕانکاری ڕیشەیی بکات نەک ڕووکەش. سەدر وتیشی هەر بەرپرسێکی حکوومەت کە گوێ لە خۆپشاندەران ناگرێت پێویستە دەست لە کار بکێشێتەوە. هاوکات هەڕەشەی ئەوەشی کرد لە چەند ڕۆژی داهاتوودا دەچنە ناوچەی سەوزی بەغدا ئەگەر بێت و چاکسازی ڕاستەقینە ئەنجام نەدرێت. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا موقتەدا سەدر ئەبادی بەوە تۆمەتبار کرد کە سوودی لە پشگیریەکانی عەلی سەستانی مەرجەعی باڵای شیعەکان وەرنەگرتووە و چاکسازی ڕاستەقینەی ئەنجام نەداوە. موقتەدا سەدر کە ڕابەرایەتی ڕەوتی سەدر دەکات ڕەوتەکەی لە پەرلەمانی عێراق 34 پەرلەمانتاری هەیە و بە 3 وەزیریش لە حکوومەتەکەی ئەبادی بەشداری کردووە. سەدر چەند ڕۆژێکە ئامادەکاری بۆ ئەنجامدانی خۆپشاندانی ملیۆنی دەکات و لە چەند ڕۆژی ڕابردووشدا خۆی سەردانی گۆڕەپانی تەحریری بەغدای کرد. اليوم أقف مع ذلك الصوت. زۆر بە ڕاشکاوی پێتان دەڵێم ئەمڕۆ حکوومەت ئێوەی فرامۆش کردووە. حکوومەت گەلێکی فرامۆش کردووە ململانەی لەگەڵ مەرگ و ترس و برسێتی و داگیرکەراندا دەکات. ئەوانەی کە ڕوودەدەن بەشێکی زۆری پەیوەستن بەو قەیرانانەوە کە حکوومەتی پێشووی عێراق دروستی کردن. ئەم جۆرە خۆپیشاندانانە بەردەوامیان دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە دام و دەستگاکانی حکوومەتدا. دەنگی ئێوە دەنگی سونەستەم لێکراوەکانە و دەنگی ئەوانەی لە زیندانەکاندا ببێت تاوان بەندکراون. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ئامادەکاریەکانی بۆ ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنی مووسڵ دەست پێ کرد و ڕایگەیان چاوەڕوان دەکرێت نزیکەی 800,000 کەسی دیکە ئاوارە ببن. نووسنگی ڕۆژنامانی دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق کە هاوکات سەرۆکی لیژنەی باڵای فریاکەوتن و داڵدەدانی ئاوارەکانە ڕایگەیاند پلانێکی گشتگیریان بۆ پێشوازی لە ئاوارەکان داناوە لەو ڕێگایانەوە کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەکرێتەوە لە کاتی دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنی مووسڵدا. ئاماژەی بۆشدا ئێستا نزیکەی 2 ملیۆن کەس لە شاری مووسڵ و ناوچەکانی ژێردەستی داعشدان لە پارێزگاینێنەوە کە بەپێی پێشبینیەکانی وەزارەتەکە پێدەچێت نزیکەی 500 بۆ 800,000 کەسی دیکە ئاوارە ببن لە کاتی ئۆپراسیۆنەکەدا. ئەویش بە پێی ئاست و ماوەی پرۆسەکە دەگۆڕێت. بەپێی ئامارەکانی وەزارەتی کۆچ و کۆچبەران پێشتر نزیکەی 1,250,000 کەس لە پارێزگای نینەوە ئاوارە بوون کە زۆرینەیان ئێستا لە پارێزگای دهۆکن. ئەو هەنگاوەی وەزارەتی کۆچبەران لە کاتێکدا پێشتر حەیدەر ئەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاندبوو کە ئەم ساڵ شاری مووسڵ کۆنتڕۆڵ دەکەنەوە و لە ئێستاشدا وەک ئامادەکاریەک بۆ ئۆپراسیۆنەکە چەندیەکەیەکی سوپای عێراق گەیشتوونەتە بنکەی سەربازی مەخموور. نرخی نەوت بەرزترین ئاستی لە ماوەی 2 مانگی ڕابردوودا تۆمار کردو. نرخی بەرمیلێک نەوتی برند بۆ 36 دۆلار بەرز بووەوە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا با ڕێژەی لە 105 بەرز بۆتەوە و نرخی بەرمیلێک نەوتی برند گەیشتە 36 دۆلار کە ئەوەش بەرزترین ئاسیەتی لە ماوەی 2 مانگی ڕابردوودا. هاوکات نرخی بەرمیلێک نەوتی خاوی ئەمریکا بۆ 34 دۆلار بەرز بووەوە.
بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا پەیوەستە بە کەمبوونەوەی ئاستی بەرەمێنانی نەوتی بەردینەوە لەلایەن کۆمپانیەکانی ئەمریکاوە. لە ناوەڕاستی مانگی ڕابردووشدا نرخی بەرمیلێک نەوت بۆ 27 دۆلار دابەزی کە ئەوەش نزمترین ئاستی بوو لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا. ئاگربەستەکەی سووریا دەچێتە بواری جێبەجێکردنەوە و رووسیا و هاوپەیمانی نێودەوڵەتی و سوپای سووریاش بردومانەکانیان ڕدەگرن. ڤلادیمیر پۆتین لە کۆبوونەوەی لەگەڵ دەستگای ئاسایشی وڵاتەکەی ڕایگەیاند پرۆسەی ئاشتی لە سووریا قورس دەبێت، هەرچەندە لایەنەکان پابەندی خۆیان بە ئاگربەستەکەەوە ڕاگەیاندووە. هاوکات لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی سووریاش پابەندی خۆیان بە ئاگربەستەکەەوە ڕاگەیاند کە ماوەکەی 2 هەفتە دەخایێنێت. لە ڕاگەندراوێکدا دەستەی باڵای گفتوگۆکانی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا داوایان لە بەشار ئەسەد سەرۆکی سووریا و هاوپەیمانەکانی کرد ئاگربەستەکە نەقۆزنەوە بۆ بەردەوامی هێرشەکانیان بە ناوی شەڕی دژی تیرۆرەوە. لە لێدوانێکیشیدا دوای کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند هیچ داهاتوویەکی ئاشتی بەشار ئەسەد ناگرێتەوە و ڕۆژانی داهاتووش یەکلاکەرەوە دەبن و لە ژێر چاودێری وڵاتانی جیهاندایە. دووشەمەی ڕابردوو ئەمریکا و رووسیا لە سەر ڕاگەیاندنی ئاگربەست بۆ جەنگی سووریا ڕێکەوتن کە ئاگربەستەکە داعش و بەرەی نوسرە ناگرێتەوە. تا ئێستاش سەرجەملایەنەکان بەڵێنیان داوە پێوەی پابەندن. گرنگترین ناونیشانەکانی پانۆراما. سەرباری دەیان کارەسات و مەینەتی تا ئێستا لۆبی کورد ڕێک نەخراوە و نەیتوانیوە کاریگەری لەسەر ناوەندەکانی بەڕیاری جیهان هەبێت. ئەنجومەنی ئاسایشی هێرێم ڕایگەیان چەکدارانی داعش جارێکی تر هێرشی کیمیاوییان کردوتە سەر پێشمەرگە و ئەمەش 8ەم هێرشیانە. هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی شارەزایانی ئێران دوای 5 جار درێژکردنەوە کۆتایی هات. ئاگربەستی سووریا دەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەمریکا و رووسیا و لایەنە بەشداربووەکانیش پابەندبوونی خۆیان ڕاگەیاند. هەمیشە وردەکاری ڕووداوەکان لە nrttv.com. لەخۆشی داوە.